تماشاوان بريس افدم هوا باش بيت صلاوت خداي مزن ودلوان السرهمي لايكبن افجارت نافا برنامج بكردي دا دي بحث لبارستنا شكوا نتويكين شكوا نتوي هستكي كويري مروفاتيا الدف همو مروفان ابشانازيو جيبنديفا هم يف ايكا بوي ايكيا داكو نشتيمانكي باراستي و آرام برهم بهتن اهاش بر اف ايكي هبونا نتوو گلن جدا هێمایê desthilat û baladestiya Xwedayê mezin e. Lewra şikuya neteweyî dibîte erkekê akarî û exlaqî li dev mirovan. Me divêtin em bipirsîn nava evî bernameyê da mebes çi ye li çemkê şikuya neteweyî. Dîsan nava Qur'ana pîrûz da çawa behs li şikuya mirovayetiyê û gelan kiriye. Dîsan nava fermûdên pêxemberî da silavê Xwedê li ser bin çawa behsa vê êkê kiriye û ومد ویتن بزانیش آلیه سیاسی و آبوری و چوا شکوه بپارزین. اف پرسیارا و چندین پرسیارن دیتر دهین آراسته کرن بو زور بارس ما مست عبدالرحمن ناوی خوب ناوی و خیرات نگو گرم جنابی ما مستعد که زور بخیر ما مستعد. ما مستعد بارس پاراستنا شکوه نتویی تشتک وکو بیجنه تایتلک گرنگو پیش جاوه. لورا مد ویتن بزانین ارم مبست الویچم کی چتشتو و مد ویتن چه بگهی نبی نریخو. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دیارەکە تەماشاکەین و شیشکۆ ئەمڕۆ ئەگەر لە ڕوانگە قورئانێکەوە تەماشایکەین عیززەتە عیززەتیش لە ڕاستیدا ئەگەر لە ڕووی زمانەوانی و لە ڕووی چۆن دەڵێ زاراوەیەوە تەماشایکەین ماناکانی دەگەین بە مانایەک عیززەت عکسی زیلەتە شکۆ لە بەرامبەری ئەوەیە کە کەسێک زەلیل نەکرێ ئەمە لە ڕاستیدا لە ڕووی زمانەوانیە سەرکەوتن عیززەتە هێنێ هێزت هەبێ عزت هێنێ ئیتر هێز بەمانە فراوانەکەی لە هەموو ڕووەکانەوە بەمانایەکی تر بڵێم شتێکی دەگمەن و ئەوە تایبەتت هەبێ بە نرخ و بە قیمەت ئەوە بەڕاستی شکۆیە و ئەوە عزتە یا بەمانایەکی تر بڵێم پێگەیەکی بەرز و بڵندی ئینسانی هەبێ ئەوە هەمووی عزت و هەمووی شکۆیە بۆی ئەو نەتەوانی کە لە هەموو ئەم بوارانی باسم کرد پێشکەوتنیان بەدەست هێنابێ شکۆیەکیان بۆ خۆیان و بۆ نەتەوەکیان هێناوەتە دی راغبي أصفهاني ورحمة الله لكتابي مفردات ألفاظ القرآن يعني أم شيء شيء كاتوا يعني كوي كاتوا رستيكا الله يشكو عزت شيء حفظ الإنسان والقوم من أن يغلبوا يعني بكردي يعني شيء يعني باراستني إنسانك لوي جير دستنبه أو شكوه باراستني قومك لويك جير دستنبه أو خوي لخوي دا شكوه کەواتە شکۆ ئەچێتەوە بۆ زیاتر پێشی لایەنە مادیەکان ئەچێت بۆ لایەنێکی دەرونی ڕۆحی تۆ زۆر جابینی ئینسانێک لە ڕووی دەرونی و لە ڕووی ڕوحیەوە زۆر بخاوەن شکۆیە و لە کاتێکا ڕەنگە هەژاریش بێت لە ڕووی مادی جا بۆ گەلانێکی وەکو ئێمە کە چەندین ساڵە ژێر دەستین گرنگە وەکو دەڵێ لە هەر ڕوویەکی ترەوە دواکەوت بێتین دەڵێن لە ڕووی ئیرادە و لە ڕووی شکۆ و لە ڕووی ناخی خۆمانەوە ئێمە شکستمان نهێناوە یعنی دەبێتن ئەم بێژین شڕۆی فیزیکی و ڕەنگە هەندێک ئینسان داگیرکەری بن بەڵێ شڕۆی هزری و بیرکردنەوێ مرۆڤێک ئازادە و شکومەندە ئەمە گرنگە بۆ ئێمە چونکە ئێمە ساڵانێکی زۆرە سەدان ساڵە ئێمە لە ژێر دەستەیین بۆیە پاراستنی ئەو شکۆیە بە پلەی یەکەم لە ڕوح و لە ناخ و لە ویژدانمانە پێویستە بیپارێزین لە چۆ وەریگرین مادام ئێمە مسلمانین ئەبێ بزانین خودای گەورە فەرمووی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئەم تەکریمە ئەم چۆن دەڵێ ڕێزلێنانە ئەمە خۆی لە خۆی ئەوەمان لێ دەکا ئێمە کە بەشەرین و ئێمە مادام بەنی ئادەمین دەبێت دەستبەرداری شکۆمان نەبین چکە شکۆ لە لای خودداوە بوو هەموو مرۆڤەکان وەک یەک هاتووە لە هەمان کاتدا خوددا یەکێک لە ناوەکانی خۆی چیە ذول جەلالی وەلئیکرام خوددا خاوەنی شکۆیە کە خوددا خاوەنی شکۆیە و من پێم وایە خوددا ئەپەرستم ئەبێ من شکۆی خۆم لە خودداوە وەرگرم تنازل و دەستبەرداری ئەو شکۆیە نەبێت هەروەکو فەرموودەت بیشتە تەخەلەق و بئەخلاق الله ڕاست بەڵێ مامۆستا هەمادام دا مدوێتن ئەم بزانین جوداهی چییە دناوبەرا شکو و کەسێک خۆ بمەزن و بزل بزانیتە ڕاستە لەوانەیە هەندێک وای لێ هاتبێ یانێگەت ئێمە تەماشاکەین هەندێک لە گەلانی بڵین هەندێک لە سیستەمەکانی ساڵانی پێش و وەکو بڵین بەلای کەمە بڵێن ئەڵمانەکان سەردەمی هیتلەرە ینی گەشتۆتە ئەوەی بەس نەتەوەی خۆی بەشت بزانێ و هەموو نەتەوەکانی تر بەکەم بزانێ ئێمە ئەومان مەبەست نییە ئەvە نۆبیتە شکو ئەمە شکۆ نیە دەستەواژێک بووتە تەبکار لە ڕاستیدا ئەمە ئەتوانی بڵێ شتێک هەیە دەستەواژەی تر لە قورئان ئەگە تەماشایکەی مەسەلەن کبر و تەکەبور ئەوە خۆ بە گەورەزانینە و گەورەش نییە یان عەظەمەت یعنی خۆی بە مەزن دەزانێ و مەزدیش نییە ئەو نەوع سیستەمانی کە ئەم جۆرە شتانە پیاداکەن و گەلانی تر لە نێو دەبن یا مەسەلەن جۆرێک لە فەخر
شانازیکردن بەخۆی بەڵام بەشکاندنی ئەوانی دیکە یان مەسەلاً ئەوەی کە پێی دەوترێ شەرەف ئەگە تەماشایەکی بە خانوویەک ئەگەر باڵکۆنی هەبێ لە زمانی عەرەبی ئەڵێن شورفە یعنی باڵکۆنێک لەوێ بۆیە وشەی شەرەفیش ئەوە ئەگەێنێ کە ئەوەشمان مەبەستنیە کە ئێمە لە بڵندیەوە بڕوانینە خەڵکی دیکە بۆچی چونکە خوددا کە ذو الجلال والئیکرامە خوددا کە خاوەنی عیزەتە خوددا کە ناوی العەزیزە ئەم عەزیزە فێرمانەکە لە ناوەکانی خوددا هەمیشە لە پاڵی عەزیزە خوددا ناوێکی دیکەی خۆی بەکارهێناوە بۆ ئەوەی فێرمانکە شکۆمان هەبێ عزتمان هەبێ عزیز بین زەلیل نەبین بەڵام بە چەند ناوەکەی دێ بۆ نمونە خوددا لە قورئان دەفەرمێ وهو العەزیز الحەکیم کەواتە کاتێ شکۆکەمان بەستەوە بە حکمەتەوە ئێمە دەزانین بە چ مانایەک ئێمە شکۆمەندین خۆ دەفەرمێ وهو العەزیز العەلیم دەبێت شکۆکەمان وەز بێ زانینی لەگەڵ بێ زانستی لەگەڵ بێ و زانابین وهو العەزیز الرەحیم عزیزین بەڵێ خاوەن شکۆین بەڵام بەزەیمانێ دلۆڤانین بەڕەحمین لەگەڵ خەڵکی دیکەدا وهو العەزیز الوهاب بەڵێ ئێمە عزیزین ئەبەخشین و وەهابین و بەخشندەین مەسەلاً وهو القەوی العەزیز لەگەڵ ئەوەی کەوا خوددا خاوەن شکۆیە قووەتی هەیە اینجا ئەمانە لە ڕاستیدا ئەمانەیە کە مەسەلاً دەڵێن شاعری وەکو ناری نەک نالی ناریشمان هەیە دەڵێ ئەی شاهەنشاهی شکۆهی عزەتی ڕووی زەمین ئەوا وەسفی پێغەمبەر دەکا پێغەمبەر درودی خۆی لەسەر بە وەسفی مەلام دەڵێن کاکە حەمەی ناری وای پێ دەڵێن ئەی شاهەنشاهی شکۆهی عزەتی ڕووی زەمین بەڵام پێغەمبەر لەگەڵ ئەو شکۆیە شعبینی چەند لۆبان بۆ چەند بەڕەحم بۆ چەند بۆ ئەومان بەس بەڵێ مامۆستای بەڕێز ئەگەرم بچینێت ناوە قورئانە پیرۆزدا ڕەنگە قورئانە پیرۆز هەندێک چەمکێت ورد هەبن gelek wurdî behs kirbîtin êkî li wan çemka çemkê destawajê izzet yan ku şikû nava Qur'ana pîrûz de çawa hatiye behs kirin خدای گەورە دەفەرمێ إن العزة لله جميعا هەموو عزت لای خوددایە کەواتە ئینسانی باوەڕدار زۆر گرنگە لە هەموو ساتە وەختێکە بە تایبەت وەکو ئێمەی کوردی مسلمان ئەگامان لێبێ بە هەموو ئەو بارودۆخانی کە تووشمان دەبێت لە تێکشکانێکی سەربازی لە تێکشکانێکی سیاسی لە چی دەبێت ئیرادەمان نشکێ دەبێت لە ناخی خۆماندا بزانین ئەمە قۆناغی کەوت تێپەر دەبێت بۆچی چونکە خوددا باقیە چونکە خوددا ماوە مادام خوددا باقیە و منیش ئەو خوددایە دەناسم ولله العزة جميعا إن العزة لله جميعا عزت ماوە چونکە خوددا ماوە منیش دەبێت ئەو عزتم هەبێ يا خدا دفرمي سبحان ربك رب العزة عما يصفون سبحان ربك رب العزة عما يصفون ما دام خدا رب العزة خدا صاحب عزته من هیچ کاتێک زەلیل نابم هەمیشە ئەو کەواتە ئەگە تەماشای قورئان کەین بۆ ئەوەی زەلیل نەبین بۆ ئەوەی عزتمان هەبێ خدا ڕێگەکەشی بۆمان داناوە بە چ ڕێگەیەک دەفەرمێ الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف کەواتە لە أطعمهم من جوع نانمان دەستکەوت هەلی کارمان دەستکەوت وانە لا هەمان کاتیشا و ئامەنەهم من خوف ئاسایشمان دەستکەوت لە شوێنێکی تردا خدا دەفەرمێ بربەستێک هەیە هەموو کەس ناتوانێ بیبڕێ فلقتحم العقبة نەیتوانی ئەو بربەستە ببڕێ ئەو بربەستە چییە بتوانین بیبڕین فك رقبة أو إطعام في يوم ذي مسغبة کەواتە ئیطعامەکە هاتەوە سەر نان و هەلی کار فەک و ڕەقەبەش هاتە سەر ئازادی کەواتە لەم دوو ئاەتەوە لە یەکی بەی سێ دەستەواژەمان دەسەکەوێت لە قورئانە نان ئازادی ئاسایش ئێمە زۆر گرنگە کە شکر بخوا ئاسایشێکی چۆن لە ڕێژەیی باشمان هەیە لە هەمان کاتیشدا ئێمە جۆرێک بەشێکی باش لە ئازادیمان هەیە گرفتێکی گەورە ئێستا لە نانە لە سەردەمی ڕژێم نان هەبوو بەس ئازادی و ئاسایش نەبوو ئێستامان ئازادی و ئاسایش هەیە بە شێوازێکی باش تا ڕادەیەک بەڵام مشکلە نانە کەواتە ئێمە بینی هەموو چۆنەڵێ گرفتەکانمان لەگەڵ بەغدا لەگەڵ چۆنەڵێ حکوومەتی فێدراڵە چییە ئەم بابەتی موچە و ئەم بابەتانەیە کەواتە هەر کاتێک توانیمان ئەم قورئان فێرمان دەکات نان و ئازادی و ئاسایش ئەم سیانە پێکەوە هەبێ هۆکارن بۆ ئەوەی بەلای کەمەوە بناغەیەکدا بنین بۆ عزت و شکۆی نەتەوە لەو ڕەش هەموو دەما بینی نەیار و دوژمن فۆکەسە خۆ تێختە سەروانسێ تشتانە کە ئازادیۆتەل تەبستنیت یان نانێتە یانیش ئاسایش نەبینی ڕاست مامۆستای بەڕێز ئەگەر ئەم بەحسا فەرمودین پێغەمبەری بکەین سەڵاوەت خودی لەسەر بن پێغەمبەر ژی حتما بەحسا عزت تا مرۆڤی کریە وەکو نەتەوە وەکو ئینسان چ ئامۆژگاریەوەی بوومە هەیە زۆر گرنگە ئێمە لە دوو فەرمودەیە لە بەلای کەمەوە شتێکمان بۆ دەرەکەوێت پێغەمبەر درودی خۆی لەسەر لە فەرمودەیەکی ڕاستە فەرموویەتی لا ينبغي للمؤمن لا ينبغي للمؤمن أن يذل نفسه بۆ باوەڕدار نییە ڕێپێدراو نییە خۆی
زەلیلکە. قالوا ليان برسي يا رسول الله وكيف يذل نفسه شون باوردار خوي زليلك قال فرموي يتعرض لما لا يطيق من البلاء بكردي خوي لقري هندي الشدة ذاك لتواناي دانية خوي لقري هندي الشدة دا وأشيت أنا وهندي اشتوك لتواناي دانية جاء ما إما وكو تاك تماشايكين زور نمونه من لكردواري هي يعني شو ترجمة واقعي بكنا فقطنا بيغمبري صلى الله عليه وسلم قسيكي جوانا يعني بو نمونه إما أجر توشي شرك بوين چاو لە پێغەمبەر بکەین درودی خوای لەسەر مەسەلەن سەرکردەی ناردووە سوپای هەبووە 3000 کەس بوونە شەڕیان کردووە لەگەڵ ڕۆما 200,000 بوونە سێ سەرکردەیان شەهید بوونە چوارەمیان هاتوۆتەوە هەمووی گەڕاندوێتەوە زانیوێتی ئەمە گرفتە هەتا گەشتۆتەوە مەدینە خەڵکی مەدینە توانەمە هەڵاتوە وتوانە فەڕاڕون یعنی هەڵاتن پێغەمبەر و توێتینا کەڕاڕون جارێکی تر ئەچنەوە و سەرەکەون مەبەستم چی بوو مەبەستم ئەوە بوو کە ئەمە لە ڕووی مەسەلەن سەربازی لە ڕووی سیاسی خۆ تووشی گرفتێکەکەی توانات نییە ڕوو بە ڕووی ئەو بارودۆخە بیتەوە تووشی گرفتێکی ترە بیتەوە لە ڕووی ئابووری مەسەلەن ئێمە خەڵکمان زۆرە چ لە سەرتاک چ لە ئاستیکۆ خەریکی بازرگانی و لێشی نازانێت دوای سەرنجام تووشی شکستە بێ و تووشی قەرزاری ئەبێ و یا خۆی کوژوەمانە هەمووی خۆ زەلیلکردنە یعنی خۆت لە قەرەی هەر کارێک داوەک پێغەمبەرە فەرمێ لە تواناتدا نەبوو سەرنجام تۆ تووشی شکستە بی بۆیە بۆ موسڵمان نییە لە بواری ئابووری سیاسی سەربازی کۆمەڵایەتی خۆی لە قەرەی کارێک بدا کە ئەزانێت لە توانایدا نییە ئەو کاتە کەواتە مژگاری پێغەمبەری سەڵاو سەر بن بێژیتەتە جوانی خۆ بناسە و بارودۆی خۆش جوانی بخوێنەوە تواناکانت چەندێکە لەگەڵ تواناکانی خۆتا کار بکە کاتە زۆر جار مرۆڤ ئێمە تاچی ئێمە کۆی ئێمە تووشی شکست بووینە تووشی جۆرێک لە زەلیلی ئەبین بە هۆکارێک کە ئێمە خۆمان لە قەرەی کارێک داوە کە لە تواناماندا نییە بەێ مامۆستاگەرم تەماشای بارودۆخی ژیانە مرۆڤان بکەین دوو بوار gelek serekîne ciyana me de ew jî buwarê aborî û buwarê siyasî ye em çawa van her du biyava da biyavê şikuya siyasî û şikuya aborî xwe biparêsîn ڕاستە لێرە خوددا سبحانه وتعالى زۆر فێرمان دەکات دەربارەی ڕابردوو بە گەلانێک دەڵێ ئەمەی ئێوە دەیپەرستن ئین هیە ئیلا ئەسماء سەمەیتموها ئەنتم وآباؤکم ئەمە ناوە ئەم ناوە ناوەڕۆکی نییە یا مەسەلەن خوددا دەفەرمیە قل سەموهم ئەم ناوەم بۆ پێناسە بکەن تا بزانین ئەم ناوە پێناسەکەی چییە جا لە کوردەواریە قسەیەکەی ئەگەر ینی بابەتێک هەیە ئەگەر قسەیەک زۆر بڵێن گەورەش بوو بەس ناوەڕۆکی نەبوو قسەیەکی ئاڵێن پڕوپوچ پڕە بەس پوچە یعنی ئەو لە زۆرجا کوردەواری لە جۆزا هێناوێنە جۆزێک پڕە بەسکایکەی تۆ پوچە وانە فیشەکێک پڕە بەڵام بارودەکەی بەسەر چووە پوچ بووە جا ئێستا ئەم سەردەمە لە ڕوانگەی ئەو ئاەتەوە خوددا پێمان دەڵێ بەناو هەڵمەخەڵەتێن ینی ئەمە ئێستا لە سەردەمێکین لە ڕووی سیاسی تۆڵێ ینی دیموکراسی هەیە مافی مرۆڤ هەیە مافی بڕیاردانی چارەنووسی گەلان هەیە دویسە چی نییە لە ڕێگەی ئێنەوە و کۆمەڵگەی مەدەنی و ئەم هەموو بابەتانە بەم ڕۆژگارە قسەی لەسەرەکرێ ئێمە فێرەکەن باشەوە فێری بووین بەڵام خۆتۆ بڕۆ باشوور و ناوەڕاستی عێراق لە کۆی 1970 کورسی کە خەڵکی باشوور هێناوێتی نەوەتیان هی میلیشیاکانە کەواتە ئەو بابەتانە مەبەستم یعنی ئێمە زۆر گرنگە فێری بین بەڵام وەکو بڵێ پشتێن نەکەینەوە لە ڕووی سیاسیەوە بڵین مادام ئێمە دیموکراسین مادام ئێمە مافی مرۆڤ زانین ئێمە پێکەوە ژیانە زانین ئەمە بەس نییە بۆ ئەوەی بڕواتە بەدی لەوێ چ بکەین مامۆستا دەبێ ئەم شتانە بڵین ئەوەی کە باشە و ناوەڕۆکێکی باشی هەیە وایە بەڵام لە هەمان کاتیشدا چاومان لەوە بێ ئەو بەرامبەرانە لە پای ئەمەی کە ئێمە ئەم دەستەواژانەمان زانی و پەیڕەوی ئەەکەین پاداشتمان چییە نابێ ئێمە لەوانی تر باشتر بین ئێمە هەمیشە ئەو خەڵکەی کە دێت و لە کوردستانە مەسەلەن فێری ئەم شتانە ئەبێ بەڵام دوایە بینی میلیشایەک دێت و هیچ ینی تۆ لێرە ئەو بابەت و جوانانە ئەخوێنی میلیشیا دێ کۆرمۆر و ئەوانت بۆ وێران دەکات و ئەی دوای چی ینی مەبەستم ئەوەیە ینی ئەم دەستەواژێ ئەبێ قسەیەک هەبوو جاران ئەمان گوت دیموکراسی بۆ عێراق ئەو قسەی ڕاست بوو ئەو قسەی بۆ ڕاست بوو ئەگەر هەموو عێراق وەک یەک فێری دیموکراسی و مافی مرۆڤ و چی و چی نەبێ بە تەنیا کوردەکە فێری بێ ئاخر ئەمە سوودی نییە اینجا تەماشاکە لە ڕووی کتێب لەسەر ئەمە هەیە کتێب لەسەر ئەمە هەیە بیرمەندێک و مێژونووسێک بیرمەندێکی کەنەدی بە زمانی فەڕەنسی کتێبێکی نووسیە و لەم دواییە بە ناوی میدیۆکراسی بە مانای
ئەڵێ سیستەمی هیچ و پوچی یعنی دنیا وای لێ هاتووە پڕی عصر ناوی التفاهة. عصر تەفاهە نظام التەفاهە بە بله. کوردی یعنی سیستەمی هیچ و پوچی بله. یعنی ئەوەندە ناوی جوان هەیە بەڵام تۆ ئەو ناوە جوانانە چەند لەگەڵی ئەڕۆی پاداشتەکەی بۆ تۆ نییە بەڵام بۆ گەلانی تر هەیە جا لەبەرەوە لە ڕووی مەسەلەن تۆڵی ئابووری لە ڕووی ئابووری مەسەلەن پێشی 200 ساڵ حاجی قادری کۆی بەڕەحمەت بێ ئەڵێ بەرامبەرەکانمان چی لە ئێماکەن ئەڵێ بۆ ئیهانەت کامە صاحب عزەتە عەزلی دەکە بله. یعنی دوژمنانی ئێمە لە نێو کووردا کەسێک هەڵکەوێ خاوەن عزت بێ و فێری شکۆمان بکە ئەڵێ عەزلیەکەن و لە دەسەڵات دوورێ خاتەوە و نایڵن دەسەڵاتی هەبێ نایڵن بتوانێ باڵا دەست بێ ڕێگەی پێنادەن دەوڵەتێ دروستکە ئێمە مەگە بە درێژایی مێژوو چەند کەسمانە بۆ صاحب عزت بووە یا کوشتیانە یا دووریان خستۆتەوە یان لە دەسەڵاتیان لاداوە کەواتە بۆ ئیهانەت کامە صاحب عزەتە عەزلی دەکە ئەی لە ڕووی ئابووری بۆ ڕەزیلیت جوتیاری خۆی و گاوان دادەنێ ئێمەوەتا لە بەغدا پێکەوە هەستێ لایەنەکە کورد و سونە و شیعە چەند بڕیارێکمان پێکەوە دەرکرد لەبەر بێ متمانەی وانە ئەوە باری کەسێتێکی خۆیان شیعە جێبەجێیان کرد بۆ سونەکانیش ئازادکردنی بەندکراوەکانیان کردیان جوتیارەکەی ئێمە ئەرزەکەی ئێمە بگەڕێتەوە بۆ خاوەنی ئەوە داوای ئێمە بوو هیچیان بەمان نەکردو ئەوە دەستخۆرمات و ئەوە کەرکک ئەوەی حاجی قادر پێشی 200 ساڵەڵێ بۆ ڕەزیلیت بۆ ئەوەی ڕەزیل و زەلیلمانکەن جوتیاری خۆی و گاوان دادنێ ئەرزەکانمان ناداتەوە عەربی هاوردە ئاهێنێ ئەمە هەمووی واقع بله. مامۆستاگەرم تەماشای ئالیە فەرهەنگی و ئالیە جڤاکیژی بکەین دیسان مدوێتن ئەم توێرش را مەفهومێکی یان تێگەهشتنێک مە هەبیتن ئەم چاوە برف وێ چەندێ بچین کۆم شکوا خوب بپارێزین لە ڕووی کۆمەڵایەتی زۆر گرنگە ئێمە نەبینە مایی ئەوەی نوکتەمان لەسەر دەرکەن نەبینە مایی ئەوەی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی کۆمەڵایەتی نەخۆشی زۆرمان هەیە یعنی ئەگەر بێت و ڕۆژنامەی پێشکەوتنی ساڵی 1920 تەماشاکەی دەڵێن نەخۆشی ئیجتیماعی یعنی بەو مستەڵەحی ئەو کاتە لەو کاتەوە تا ئێستا ئێمە سێرەکەی ینی چۆن ئەڵێ ینی هەندێک هەڵسوکەوتی کوردەواری هەیە خراپە هەتا ئێستا لەسەر شتێکی بچووکیەکە کوژین لەسەر شتێکی بچووک ناو ناتۆرە لە یەک ئەنین یعنی دوژمن هاتۆتە بینی کلێنەکانی ئێمە لە ڕووی کۆمەڵایەتی مەسەلەن ژن کوشتن پیاو کوشتن ئیتر تۆ نازانم ینی تو بجی ئەف دیاردا پلان بۆ داڕێشتینەش لای دوژمنی مەڤە ڕەنگە ئەنجام بێ بەڵام دەستی خۆمانی تایە یعنی خۆ دوژمن نەیوت تۆ بڕۆن لەسەر فولایتی خەڵک بکوشن خۆ دوژمن نەیوت تۆ لەسەر جۆگەی بەس لای کەم ئیشی لەسەر ئەوەندە کردیە کە بەڵام هەر ئێمە بەرپرسیاری هەر ئێمە مەبەستم ئەوەی ئێمە لە ڕووی کۆمەڵایەتی هەندێک عادات و شتی جوانمان نییە هەندێک شتمان هەیە جوانە هەندێک شتمان هەیە ناشرینە ئەو هەڵسو کەوتانەی کە ڕۆژانە لە خۆمانی ئەبینین ئەبێتە مای ئەوەی هەموو کورد وێنەکە ناشرین بێ ئێستا تۆ تەماشاکە ئێمە کە چینە مزگەوت هەموو جار مامۆستا پێشنوێژ ئەڵێ چی ئەڵێ ڕاستڕاوەستن ئەها ئیجا کراوە بە کوردی باشتر ئێستا کراوە بە کوردی ئەڵێن جوان ڕێک ڕاوەستن لەوەیە پێشنوێژ ینی لە ڕووی ئاینیەوە فەقیهەکانی ئیسلام قسەیەکیان هەیە ئەڵێن ڕیزێک بۆ نوێژ وەستاوە 100 کەسن لە ڕیزێکە ئاین لە پشتی ئیمام و نوێژ بکەن ئەڵێ کە یەک کەسێکیان یەک کەسێک هاتۆتە دەرەوە لە سەفەکە ئەڵێن ئەم قسەیە داهاتوە ئەڵێن لا يقال فلان خرج عن الصف يقال صف أعوج ناوترێ یەکێک لە ڕیزەکە هاتۆتە دەر دەڵێن ڕیزێکی جێر ڕیزێکی چەماوە ڕیزێکی ناڕێک کەواتێمە زۆر جار ئەوە تا ئەبینی بەهۆی هەندێکین کەسمان هەیە لە ئەوروپایە مەسەلەن هەڵسوکەوتی ناشرینەکە لەوێ کەسێکمان هەیە لەوێ وێنەیەکی ناشرین بە کوردەدا فێڵەکە چوزانم پارە نادا ئەیتر سەرپێچی ئەکا گرفتێکەنێتەوە لە ناو خۆشە هەمانە ئەمانە بێتە مای ئەو گرفتانەمان بۆ دروستکە دەبێت ڕاستی کەینەوە تا وێنەیەکی جوانمان هەبێت شکۆ بۆ گەری کورد بگەڕێنینەوە بۆ نەتەوەکەمان کە خوددا داوای لێ کردوین لە ڕووی فەرهەنگیشەوە زمان زۆر گرنگە زمان بۆ ئێمە زۆر گرنگە یعنی پێم ناخۆش بوو زمان چاوت بیتە هەڕوو کار بوو پاراستنا شکۆی مامۆستا کە ئەڵێن بە کوردی قسە ئەەکەین مانای وایە کورد هەیە یعنی یەک ڕێگە چەندجا باسمان کردووە یعنی یەک تەنیا ڕێگەیەک بۆ ئەوەی کەسێ بناسی دەڵێن ئەو برادرە تێناگەم بۆ چییە بەچی قساکە ئەڵێن بە کوردی جا زۆرم پێ ناخۆشە ئێستاکەمە وتمان لە ساڵی پار و 10 ساڵ لەمەوە بەریش ئەڵێن کاکە زمانی کوردی زمانێکی فەرمیە لە عێراقدا وانە قسەی پێ بکە قسەی پێ ناکەی من و تۆ پەرلەمانتار بین لە بەغدا بۆ نمونە تۆ نەزانی بە عەربی قسە بکەی بۆ نمونە قسەکەت بدە بە من بۆ تەکەم هەر لەوێ بۆ تەکەم وانە چەند ناشرین بوو تۆ پەرلەمانتارە بینی لە بەغدا لەم چەند ڕۆژێ ڕابردوو بە کرچ و کاڵی بەڵام پێ پێکەن باشە چێک بوو بەمای ئەوەی پێت پێ بکەنن چێ بوو بەمای ئەوەی بە کورد پێ بکەنن من بۆچی چونکە عەربی نازانم بە عەربیەکی شکا و قساکەم و
يعني بدەستی خۆخی خستە نەڤۆڤی هەلوێستەیدا يتعرض لما لا يطيق من البلاء بله. خۆت تووشی شتێکرۆ کە ناتوانانی کە نایزانی وانە بەێ مامسی برس ئەگەرم بەحسا کللتور و دەبوونەریتێن باب و کاڵاژی بکەین ئەو ژی سەرچاوایکێ وەحی پێدانەیە بوومەک و ئەم لێ فێر ببین چاوە پاراستنا شکوانەتەوەی بکەین بڕوانینە مەلاو شێخەکانی ڕابردوومە مەسەلەن بڕوانە مەلایەکی وەکو قانع هەتا ماوم بۆ عزەتی ئەم خاکە داواکەم یعنی ئەمە گرنگە تۆ لە مەلایەکی کورد کە ئیتر چۆتە لای قازی محەممەد و بەشداری مەهاباتی کردووە و گەڕاوەتەوە بە هەژاری ژیاوە بەڵام یعنی ڕەنگە بڵێ هەموو شاعری کورد هەژار بوون هەموو کەسانی کورد هەژار بوون مەلای کورد هەژار بووە بەڵام کەوتم عزت چونکە عزت لە لای خداوەیە چونکە شکۆی خدایە چونکە ڕەب العزەیە چونکە عەزیزە ئەبینی قانع بۆ نمونە فێرمان دەکات دەڵێ هەتا ماوم بۆ عزەتی ئەم خاکە داوا ئەەکەم یعنی هەموو خەباتم بۆ عزەتی ئەم خاکەیە چونکە ئینسان کە لە خاچی خۆی نەبوو کە خاچی نەبوو ئەچێ بۆ غوربەت ئێکە غوربەتیش ئەوە زەحمەتە بۆیە بینی پێشی 200 ساڵێکش حاجی قادری کۆی هەر بە ڕەحمەت بێ ئەڵێ غەریبی غوربەتی کردم بە ئەوتان بەهۆی غەریبی من ئەو غوربەتەم لێ بۆ بەوەتەن غەریبی غوربەتی کردم بە ئەوتان سەراپا ئەرزی لێ کردم بە زیندان کە تۆ لە غەریبی بووی لە جیهانە بەرفرە بیە زیندان ئەبێتە زیندان بۆ ئێمە جەبەرەوە مثلەن مەلا حوسێنی باتایی پێشی سەدان ساڵ لەمەوبەر ئەڵێ تەرکێ ئەوتانە خراپە بەجێهێشتنی نیشتیمان و خراپە تەبەن دێمە سەری بۆچی بەجێ دیان تەرکی ئەوتانە خراپە ئەز نەچارم چارە نابە یا ئیلاهی دێ چاوابە مام دناف قەومی غەریب یعنی بزانە خەڵکی ئێمە چەند لەناو غوربەتە چەند زەحمەتی ئەبینێ لەبەرەوە ئەمە وامان لێ دەکات لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووینان ئازادی ئاسایش هەوڵ بین بۆ ئەوەی ئێمە لە نیشتیمانیشا غەریب نەبین ناچاریش نەبین نیشتیمان بەجێ بێڵین بڕۆین چونکە بەڕاستی هەموو بێ ئیتیفاقیەکمان هەموو گرفتێکی سیاسیمان گرفتێکی ئابووری بەدوادێ گرفتی کۆمەڵایەتی بەدوادێ خەڵک نیشتیمانی لەبەرچاو دەکەوێت گرنگە ئێمە نان ئازادی ئاسایش هەموو ئەمانە چاکەین لە بینی خۆم پێش ئەوەی ئیتیفاق لەگەڵ بەغدا بکەین کاکە پێشی خۆ ئەسیری لە 1962 وفاتی کرد بە ڕەحمەت بێت ئەڵێ کوردی بێکەس کوردی بێکەس ئیتیفاقێ کوردی بێکەس ئیتیفاقێ تۆ لەگەڵ خزمت بکە کوردی بێکەس ئیتیفاقێ تۆ لەگەڵ خزمت بکە ئێمە لەگەڵ خزمەکانی خۆمان ینی خزم بە معنە قەومەکەی خۆمان لەگەڵ قەومەکەی خۆمانە حیزبەکانی خۆمان قەومەکەی خۆمان با ئیتیفاقی بکەین اینجا بزانە چەند بەبێ هێزی ئەچینە بەردەمی بەغدا مامۆستاگەرم بەحسا ئالیە ئاینی بکەین ئەم چاوە مفایدە لە ئەزمونێن گەلانên جیهانی وەربگرین بۆ پاراستنا شکوانەتەوەی خدای گەورە لە سوورەتی ئەلئەنعام لە ئاەتێکا باسی ناوی هەژدە پێغەمبەر ئەهێنێ بە دوایەکەوە هەمویان ناویانە ئێنێ ئەگاتە کۆتایی ئاەتەکە خوددا دەفەرمێ ئولائیکە الذین هەدى الله ئەو پێغەمبەرانە و شوێن کەوتوانیان ئەوانن کە خوددا هیدایەتی داون فبیهوداهم مقتدی تۆش بە ڕێگەی ئەواندا بڕۆ باشە ئەگە من بە ڕێگەی موسادا بڕم بۆ نمونە هەموو پێغەمبەرێک کە دێ پاش تەوحید و یەکتاپەرستی دێت گرفتی قەومەکەی چارەسەرەکە تۆ لە بیرتە یان خوێندومانەتەوە لە سەردەمی یوسف سەلامی خۆی لەسەر لە ئەرزی کەنعان بەجێ دێڵە و باوکی و هەموو براکانی ئەبا بۆ میسر بەڵام دوای فرعونەکان دێنەوە دەڵێن ئێوە خەڵکی ئێرەنین و زەلیلیانەکەن و ئیدی قورئان دیارە چی بە بەنی ئیسرائیلەکرین کەواتە پەیامی موسا چییە لەو کاتە بۆ عیزەتی قەومەکەی و شکۆکەی لەگەڵ فرعونە جگە لە خوداپەرستی و یەکتاپەرستی پەیامی موسا چییە پەیامی موسا فأرسل معنا موسا و هارون هەردووشیان دوو پێغەمبەر فأرسل معنا بني إسرائيل ولا تعذبهم ئیمامی ڕازی لە تەفسیر الکەبیر باسی ئەم ئاەتە دەکات دەڵێن لەوە زەلیلتر نییە تۆ قەومێ بکەوتە ژێردەستەی قەومێکی دیکە زۆر زەلیل دەکەن اینجا بزانە لە هەمان کاتدا فرعون پێی دەڵێ ئەفەلەم نوڕەبیکە فینا وەلیدا ولبثت فينا من عمرك سنين يعني ئەیداتەوە بە ڕووی باشەڵەت وەقت بە بەنی ئیسرائیلەوە چێ خۆ تۆ مناڵ بووی لە ماڵی ئێمە گەورە بووی ئێمە چیمان بۆ تۆ نەکرد کەواتە پێی دەڵێ من بۆ تۆ باش بوومە دەتو حقت بە قەومەوە چێمانم باری دۆخی تۆم باش کردو واز لە قەومەکەتە قچێ بە قەومەوە ئەوشەڵێ وتیلکە نعمة تمنها علي تو ئەو نیعمەتە بەسەر منە ئەدەیتەوە منەتم بەسەرا ئەکەی ئەن عەبەدتە بەنی ئیسرائیل تۆ بۆ من خراپ نەبوویتە بۆ من زۆر باش بوویتە بەس بۆ قەومەکەم خراپ بوویتە کەواتەمە فێرمان دەکات پەرلەمانتاری ئێمە و وەزیری ئێمە با بەغدا بۆ ئەو باش بێ نەڵێ وەڵا بۆ خۆم باشە و عیبی نییە من حەقم بە قەومەوە چییە ئەبێ فێری دەرسێ لە موسا وەرگرین کە مادام قەومەکەم زەلیل کردووە موچەی قەومەکەم نانێری و نییە و چاک نییە موچەی من ئەو کاتە سوودی چاوی ئەبێ ئەو قسانە بکەین اینجا لە هەمان کاتدا
ئێمە ئەگەر چۆن دەڵێ من عالیبی گەورەی دنیا بم ئەگەر قەومەکەم ژێردەستە بێ خەڵک ڕێزی من ناگرێ بۆچی ئەبینی فرعون بە موسا ئەڵێ یان ئەوانەی مسەر بە موساڵێن ئێمە بۆ بەقسەی تۆ بکەین تۆ هاڕوونی برات چی ینی پێغەمبەریی دەڵێ قالوا أنؤمن لبشرين مثلنا إما چۆن بڕوا بە دوو کەس بکەین بەشەرن وەکو خۆمە وقومهما لنا عابدون حسيري ئەم قسە بکە مادام ئێوە موسا و هاڕون بەشەرێکن وەکو ئێمە بۆ بەقسەی ئێوە بکەین ئەی بۆ نایکەن وقومهما لنا عابدون مادام قومەکەتان عەبدی ئێمە و زەلیلی ژێردەستی ئێمەیە ئێوەش هەر ئەوانن کەواتە ئێمە وەکو تاک چەند گەورە بین تا قومەکەمان تا نەتەوەکەمان شکۆی نەبێ ژێردەستە بین منیش هەر وەکو ژێردەستە دەرەکەوم ئەوە بەڕاستی گرت خۆش هەر بژی ماوەستای بەڕێز دەستەکانت خۆش بیتن بەلێ بینەرێن هێژا ئەم دەوی ئاوهینی دومایا vê zincîrêjî bername be Kurdî zor spas bi hewên berêz ke hewa bîneriya me kirbîtiyan bîseriya me kirbîtin hêviya me ew e netewê Kurd herdem serberz û xudan izzet û şikû bîtin û tevaya mirovatiyê jî bihête parastin il zelîliyê û il bêşikûyê sax û selamet bin xudayê mezin hemiyan biparêzîtin